سڵاوتان لێبێ بێگومان لەوانەیە لە ماوەی ڕابردوودا گوێبیستی زنجیرەیەکی نوێ بوو بن لە ڕێدمیەوە کە بریتی بوو لە زنجیرەی کەی لەگەڵیشیدا دوو مۆبایلی نوێیان ڕاگەاند ئەویش بریتی بوون لە K20 و هەروە K20 Pro. من ئەمڕۆ ئێوە بە جۆرە جیهانیەکەی K20 دەناسێنم کە تا ئێستا جۆرە جیهانیەکەی K20 Pro ڕانەگەیەندراوە کەواتە با بزانین مۆبایلە ئاسمام ناوەندەکەی شاومی چیمان پێشکەش دەکات. من سەردارم لە کایتێنەوە ئەمە ڤیدیۆی کردنەوەی پاکەتی مینۆتیە هەروەها تێوانینی سەرەتایی بۆ مۆبایلەکە. هەروەکو دەبینن پاکەتی مۆبایلەکە هاوشێوەی پاکەتی مۆبایلەکانی دیکەی شاومی بەڵام ئەمە ڕەنگی ڕەشە. لە بەشی پێشەوەی مۆبایلەکە بوونی هەیە جیاواز لە پاکەتی مۆبایلەکانی دیکە لە جیاتیەوەی لە سەر پشتەوەی تایبەتمەندیەکان و هەندێک لە زانیاریەکان نووسرابێ لێرە بوونیان هەیە. ئەو جۆرەی من لامە مینۆتی ڕەنگی شینە ڕامی 6 گیگایە و هەروەها بیرگەی 64 گیگابایتە. لە ناوەشی کۆمەڵێک پێکاتە هەیە کە ئێمە دێینە سەری. ئێستاش با پاکەتەکەی بکەینەوە بزانین چیمان لە ناوەدا هەیە. ئێستا با بزانین چی لە ناو پاکەتەکەی هەیە. بێگومان ئەمە بۆکسێکەوە کۆمیشە لە بەشی سەرەوەی هەیە. مۆبایلەکە گە دەربکەین با سەرەتا مۆبایلەکە لەولاوەدانین با بزانین چی ترمان هەیە. هەروەکو دەبینن ئەمانە کەلوپەلەکانی ناوەوەی پاکەتی مینۆتیە. مۆبایلەکە کیبڵێکی جۆری تایپ C کە لە سەرێکی بارگاویکردنەوەی 8 واتی بۆ خێرای بارگاویکردنەوە، ئامرازێکی دەرکردنی سیم، ڕێبەریەکان و هەروەها کەیسێکی بەرگێکی ڕقیش لەگەڵ مۆبایلەکە هەیە کە بۆ دروستکراوە بێگومان لەگەڵ شێوەی مینۆتی بێتەوە. بەگشتی ئەمە تایبەتمەندیەکانن. ئێستا ژێمە دێینە سەر باسی مۆبایلەکە. ئەم شتانە وەلانین دێینە سەر باسی مۆبایلەکە. ئەمە مۆبایلەکەیە بێگومان ئەمە بەشی پشتەوەیەتی، ئەمە بەشی پێشەوەتی. هەروەکو دەبینن لە بەشی سەرەوە گەر ئێمە ئەم لەزگەیە لێ بکەینەوە بۆی جوانتر بێ لە لامان. ئێستا بۆی جوانتر ببینین لە بەشی سەرەوە بە بێگومانی ئۆدیۆ جاک هەیە و هەروەها لە بەشی خوارەوە بڵندگۆیەک و هەروەها USB-C و جگەلەوەش شوێنی سیم کە بێگومان مۆبایلەکە دوو سیم دەخوا واتە بۆ کوردستان شیاوە. ئێستاش ئەگەر مۆبایلەکە پێ بکەین ئێستا ئەوەی کە جێگەی سەرنجی هەمووانە ئەوەیە مۆبایلەکە خاوەنی پەنجەمۆری ژێڕۆنمایە. ئێستا لێرە ئێمە پەنجەمۆرەکە ڕێک دەخەین. ئێستا هەروەکو دەبینن مۆبایلەکە خاوەنی ڕوونمایەکی 6.39 ئینجە لە جۆری ئامۆلێدە. دووبارە یەکەمەوە ئامۆلێد لە نایابترین ڕوونماکان لە ئێستادا. ئەوەی کە جێگەی سەرنج ئەوەیە ڕوونماکەی پڕە. واتە چی کە ڕوونماکەی پڕە؟ واتە هیچ نۆچێک و بەشێکی براو ویان چاڵێک بوونی نیە لە مۆبایلەکە. ئەمەش واتای وایە مۆبایلەکە خاوەن کامیرایەکی سێلفی مۆتۆرایزدە. ئەگەر ئێستا ئەمە بیکەینەوە چ ڕوویدا هاتە دەرەوە دەنگێکیشی لێدێ. هەروەکو دەبینن چی؟ ڕووناکی دەردەکە. LED هەیە. LED جوانی هەیە. ئەگەر سێلفێکیشی پێ بگرین
ئۆکەی ئەمە کامیرای سێلفیەکەی 20 مێگاپیکسلە کامیراکەی دیکەشی بێگومان ئەگەر ئاماژەی پێ بکەین 48 مێگاپیکسل لەگەڵ کامیرایەکی تێلەفۆتۆی 8 مێگاپیکسلی بۆ نزیکردنەوە هەروەها بلێرکردنی باکگراوند واتە تەڵەخکردنی باکگراوند و هەروەها کامیرایەکی 13 مێگاپیکسلی ئولترا واید واتە گۆشەفراوان بۆ گرتنی وێنەی گۆشەفراوان بەگشتی ئەگەر ئێمە ئێستا هەر بۆ تاقیکردنەوە ئەم گوڵە بێنین چەند وێنەیەکی سادە بگرین بەگشتی مۆبایلەکە خاوەن کامێرەیەکی نایابە کە هەستەوەرەکانی هی کۆمپانیای سۆنیە. ئێستا ئەگەر بینە سەرباسی ناوەڕۆک مۆبایلەکە خاوەن پرۆسێسەری سنابدراگۆنی 730 نانۆمەتری بێگومان وەکو برایەکەی نییە لە ڕووی پرۆسێسەرەوە برایەکەی کە کەی 20 پرۆیە هەرچەندە جۆرە جیانەکەی لێ سادە بەردەست نییە واتە می نۆتی کە هاوشێوەی کەی 20 خاوەن پرۆسێسەری 720 نەوەکو سنابدراگۆنی 855 بەڵام لە هەمان کاردا توانستێکی بەهێز پێشکەش دەکات لە ڕووی چالاکی و کارکردنەوە. مۆبایلەکە بەڕامی 6 گیگابایت بەردەستە و هەروەها بە دوو بژاردەی بیرگە کە ئەوانی 64 و 128 مۆبایلەکە خاوەن پاتێکی 4000 ملی ئەمپێریە بێگومان توانای خێرا بارگایکردنەوەشی هەیە لە ڕێگەی ئەو کە لەسەرەی کە لەگەڵیەتی کە 18 واتە لە ماوەیەکی کەمدا دەتوانێت مۆبایلەکە پڕ بارگە واتە شەحن بکاتەوە. مۆبایلەکەش هەروەکو ئاماژەمان پێکرد خاوەنی ئەندروید 9 لەسرە بەڕووکاری MIUI 10 کە شاومی خۆی پەرەی پێدەدات هەروەک لە بیرمان نەچێ هەموو ئەو جوڵانەی کە لە ئێستادا باون بۆ مۆبایلەکە بەردەستن هەروەک دارک مۆد ئەگەر پێی بکەین واتە دۆخی تاریک بۆ تەواوی سیستەمەکە بەردەستە هەروەکو دەبینن لە ناو سێتینگس و زۆربەی بەرنامەکان ئەمەش بێگومان پێشکەشکردنێکی باشە لەلایەن کۆمپانیای ناوبراوە. ئەوەی زۆر سەرنجی منی ڕاکێشە بێگومان ئەم دیزاینە قەشەنگەیە ئەم ڕەنگەشینە جوانەیە کە بە مۆبایلەکە بەخشراوە. بەگشتی مۆبایلەکە مۆبایلێکی نایابە ئێستاش ئەگەر مۆبایلەکە پەنجەمۆرەکەی تاقی بکەینەوە خراپ نییە. مۆبایلەکە پەنجەمۆرەکەی باشە گونجاوە لە بیریشمان نەچێ دەشتوانی فەیس ئەنلۆک بۆ مۆبایلەکە دابنێگە بزانین لە ریجنی ئێمە بەردەست بێت ئات فەیس دەیتا بەردەستە با تاقی بکەینەوە. ئێستا دەبینین کامێراکە ئێستا دێتە دەرەوە ئەمە بەم شێوەیە چالاک ئێستا ئەگەر ئێمە بێگومان تاقی بکەینەوە ئەگەڵمان بن بەم شێوەیە ڕاستەوخۆ بۆیەوە بەڵام بێگومان پێویستی بە سوایپ ئەپێکەیە دێتە دەرەوە دەموچاوت کەمێک کاتی دەوێت و کاتاوەکو کامێراکە دێتە دەرەوە و کامێراکە دەستەوە ژوورەوە کاتی پێویستە بەڵام من پەنجەمۆری ژێڕۆنمایەکە کەمێک تاخیر دەبێت کەمێک دوا دەکەوێت بەڵام بژی شاومی بۆ ئەم نرخە گونجاوە جاکاتە با بێمە سەر نرخەکانی نرخی مۆبایلە ئەوەی کە بێگومان ئەوەی کە لە لای منە لێم هەڵا دەبێت بۆ بزانانی لەسەر پشتۆیەتی ئەوەی لە لای منە بێگومان ڕامی 64 گێگایە نرخەکەی $299 لە کۆمپانیای ئایسیلۆبی و هەروەها بۆ جۆری بیرگە 128 بۆ ڕەنجی ئاسایی لەم شێوەیە بە
$319 و جۆرێکی ڕنگ سووریشی هەیە بە $325 دەتوانن دەستی بخەن لە کۆمپانیای ناوبراو. ئەمە بەگشتی مۆبایلەکە بوو. هیوام وایە ئاماژەم بە گرنگترین تایبەتمەندیەکانی کردبێ و ئێوەی خۆشەویستیش بەگشتی مۆبایلەکە من بەدڵمە بە تایبەتی بۆ ئەم نرخە دەتوانم بڵێم هەستی فلاگشیپێکی هەیە واتە هەستی مۆبایلێکی ئاسبەرزیە کاتێک لە ناو دەستانە ئیتر ئەمە کردنەوەی پاکەتی مۆبایلی مینۆتری بوو و هەروەها تێوانینی سەرەتایی بوو. لە کۆتاییدا لەبێتان نەچێت لایکی ڤیدیۆکانمان بکەن و هەروەها سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگوڵەکەشتان بیر نەچێ کلیکێکی لێ بکەن و چالاکی بکەن بۆی کاتێک کە ڤیدیۆ نێمان بڵاو کردەوە پێش هەمووان پێتان بگات. من سەردارم لە کەیایەتێنەوە تا ڤیدیۆیەکی دیکە و کاتێکی تر ماڵاوە کاتێکی خۆش.